فایق هاوڵاتیەکی ناحی خورماڵە وەگاوسۆزیەک بۆ کارەساتی کیمیابارانکردنی ئەڵەبجە و قوربانیەکانی تەزبیحێکی 5,000 دەنکی دروست کردووە وەک خۆی دەڵێ دوای زەحمەتێکی زۆر و بە ماوەی 1 ساڵ توانیوێتی تەزبیحەکە تەواو بکات. هەر وەک ساڵان لە یادی 16 سیا سەردانی مۆنیمێتی هەڵەبجەم کرد. ئەوەم بۆ دروست بوو کە من خۆم تەزبیح دروست دەکەم وەک میهنەیەک بۆ فرۆشتن بیرم کردەوە کە 5,000 دنگ دروستکەم وەک ملوانکەیەک بۆ ڕۆحی پاکی ئەم شەیدانە وەک سمبولێک بمێنێتەوە. تەزبیحەکە 18 مەتر و نیوە و بە درێژترین تەزبیحیشدا دەنرێت لە جیهاندا. تەواوی ئاماژەکانی نیشانن بۆ کارەساتی هەڵەبجە. جگە لە دروستکردنی تەزبیحەکە لە چەندین بواری دیکەشدا ئەم هاوڵاتیە بەرەم و چالاکی بۆ هەڵەبجە و کارەساتی کیمیابارانەیە. ئەم گوڵنگانەیە گوڵنگەکان تقریبەن ئەمە ئاڵای کوردستانە ئەمدا تاڵی ئەم گوڵنگانەش ئەویش هەر 5,000 ینی دوو جار ئیشارەتم بە شەیدانی هەڵەبجە یاوە لێرە ئەمدا لێرەش وەک بڵێ ئیشارەتم بە ڕۆژ و ساڵ و مانگەکەی یاوە لە کاتی ڕووداوەکە ئەمە 16 دنکن ئەمە 3 ئەمە 88 ینی 16 388. ئەم هاوڵاتیە خۆی پیشەی دروستکردنی تەزبیحە و دوکانێکیشی لە ناحەی خورماڵ بۆ فرۆشتنی تەزبیحەیە. ئەوەش دەڵێت بەنیازە لە داهاتوودا ملوانکەی ئەنفالیش بە 182,000 دەنک کە 600 مەتر دەردەچێت بۆ کارەساتی ئەنفال دروست بکات. ئێستا ئیشی تەواوم کردووە بۆ ئەنفال تقریبا لە 170 شەکەم تەواو کردووە ئینشەڵا محاولەی جدی یەکەم بۆ ئەوان کە ناوم بچێتە کتێبێکی گێنسەوە بۆ هۆی یەکەم کارەساتەکەەوە دووەم درێژترین تەزبیحی جیهانەوە. ماوەی 3 ساڵە سەنعان ئەم تەزبیحەی وەک سمبولێک بۆ قوربانیانی هەڵەبجە دروست کردووە و تا ئێستا لە گەلەری و مۆنومنتی هەڵەبجە دانەنراوە. ڕاشیگەیاند لە ڕێگەی پەیامەوە 16 سێ ئەم ساڵ تەزبیحەکە پێشکەش بە مۆنومنتی شارەکە دەکات. من لە خزمەتان مەمنونی ئێوەشە بم و هەر ئەوەم ئەوێ من لەوێ دانرێ کەمە ڕەمزێکی ئەو شەیدانەیە حەونە هەندێک ناونیشانی هەبێ بۆی من وەک وتم بە ئامانە دەزانم. کیمیابارانکردنی هەڵەبجە ئەو کارەساتە خەمەژێنە بوو کە تێیدا 5,000 هاوڵاتی شەید بوون و 10,000 ژاوارە بوون. لێرە و لەوێش وەک ئەو سۆزیەک بۆ قوربانیەکانی ئەو کارەساتە هونەرمەندان و خاوەن پیشەکان و نووسەران بە بەرەمی جیاواز گزارش لە ئەستەکانیان دەکەن و سەنعانیش سەرڕای ئەوەی خۆیەکێکە لە قوربانیەکانی کارەساتی کیمیابارانی هەڵەبجە لە ڕێگەی وەنینەوەی تەزبیحێک بە 5,000 دەنک هاوسۆزی خۆی بۆ کارەساتی کیمیابارانی هەڵەبجە نیشان داوە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام ناحەی خورماڵ.